هاو نیشتمانیانی بەڕێز کەس و کاری سەربەرزی شەهیدان کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەر چوار پارچەکە و تەواوی گەلانی عێراق سڵاوتان لێبێ بە ناوی خانەوادە و تەواوی کەس و کاری سەرۆک مام جەلال مامی خۆشەویستان سوپاسی یەکە بە یەکەتان دەکەین بۆ دەربڕینی خەم و پەژارەتان لە دوای کۆچی مام وەک چۆن لەسەر گۆڕە پیرۆزەکەی سەرۆک مام جەلال ئاماژەم پێدا لێرەش دەیڵێمەوە بۆ خۆتان خۆش بن چونکە ئێمە باش دەزانین کە مام تەنها هی ئێمە نەبوو مام تەنها هی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو مام تەنها هی کوردستانیش نەبوو بەڵکو مام ڕابەرێک بوو کە دەیتوانی سنووری بنەماڵەکەی حیزبەکەی نەتەوەکەی و وڵاتەکەی ببەزێنێت و ببێتە موڵکی هەمووان تەنها دەربڕینی ئەم هەموو پرسە نامەیە لەلایەن حکوومەتەکانی وڵاتەکانی جیهان نیشانەی ئەوەیە کە مام لە خانوە قوڕەکانی کوردستانەوە تا پایتەختەکانی وڵاتە گەورەکانی جیهان کاریگەری هەبوو دۆستانی سەرۆک مام جەلال بە پێزانینێکی زۆرەوە ئەو فرمێسک و خەم و پەژارەی کە دەرتان بڕی لەم چەند ڕۆژەی ڕابردوودا کەمێک لە برینە قوڵەکەی ئێمەی ساڕێژ کرد هەر لێرەشەوە دەمانەوێت سوپاسی هەموو ئەو کەس و لایەنانە بکەین کە ئەرکیان کێشا و هەستان بە ڕێخستنی مەراسیم و پرسەکان بۆ مامی خۆیان لە جەنابی کاک مەسعودەوە تا سەرۆکی حکوومەت و هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بە تایبەت فەرمانگەی پرۆتۆکۆڵی هەرێم و پاسەوانانی شەرەف بۆ بەڕێوەبردنی مەراسیمی پێشوازی لە تەرمی مام جەلالەوە تا لیژنە هاوبەشەکانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بۆ ئامادەکردن و بەڕێوەبردنی پرسەکان لە سەرتاپای هەرێمی کوردستان و بەغدا و جیهان دەمەوێت سوپاسی ڕێخستنەکانی لایەنەکان و ڕێکخراوە جەماوەریەکانیان بکەم بۆ بەشداریان و بەڕێوەبردنی پرسە مێژوویەکان لە هەولێری پایتەختەوە تا سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی لە کەرکووکی قودس تا دهۆکی ڕەنگین لە خانەقینی لە دڵا شیرین و گەرمیانی پڕ ورە و ئازایەتی بۆ ڕانیەی دەواازەی ڕاپەڕین تا هەڵەبجەی کە بە چەکی کیمیاشەوە شەهید نەکرا بۆ کۆیەی حاجی قادر و هیکاکی کاکان و هەموو شوێنەکانی دیکە سوپاسی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین بۆ ماندووبوونیان لە بەشداری پرسەکان سوپاسی مامۆستایانی ئاینی دەکەین سوپاسی سەرجەم میدیاکانی کوردستان دەکەین کە گرنگیەکی تەواویان بەم بۆنەیەدا و دەستی ماندووبوونی یەکە بە یەکەی کارمەندەکانیان دەگوشین ئێمە دەزانین فرمێسک و ماتەمینی کارمەندانی میدیاکانی کوردستان ئاوێتەبوونی پەیوەندیەکانی چەند ساڵەی نێوان مام و ئازادی و مام و میدیایە سوپاسی بەرپرسان و گەلانی عێراق دەکەین لە سەروی هەمویانەوە سەماحەتی سەید سستانی بۆ هاوخەمیان و بەڕێزان سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و جێگرەکانیان بۆ پێشنیازی بەستنی مەراسیمی ڕێزلێنان لە بەغدا سوپاسی ئامادەبوونی جەنابی وەزیری دەرەوەی ئێران و نێردەی تایبەتی مەلکی ئوردن دەکەین بۆ بەشداریان لە مەراسیمی پێشوازی و سوپاسی پەیوەندیە تەلەفۆنیەکەی جەنابی سەرۆک کۆماری تورکیا لەگەڵ هەموو بروسکەی ماتەمینی دەوڵەتان و دۆستانی مام و بە باڵوێز و سەرقونسڵ و نوێنەرانی دامەزراوە نێو دەوڵەتیەکان دەکەین سوپاسی هەموو هێزەکانی پێشمەرگە و دژە تێرۆر و ئاسایش و زێرەڤانی و بەرگری و فریاکەوتن و پۆلیس و هێزەکانی تری ناوخۆ دەکەین کە بە سەلامەتی بەشداربوانی پرسە و مەراسیمەکانیان وەک بیلبیلەی چاویان پاراست سوپاسی کوردانی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا دەکەین کە بە سازدانی پرسەکانیان بە کردار سەلماندیان کە مام هی هەمووان بوو سوپاسی کوردانی خۆشەویستی هەندەرانیش دەکەین بۆ خەمخۆریان سوپاسی هەموو ئەو قارەمانانە دەکەین کە هاو خەباتی مام بوون کە هەندێکیان وەک کاک نەوشیروانی ڕەحمەتی دکتۆر قاسملو سەید محەممەد باقرە الحەکیم بەداخەوە ئەمڕۆ لەگەڵمان نین سوپاسی سکرتاریەت و ستاف و دەستەی پاسەوانی و لیواکان و کوڕەکانی ماڵی مام کە هەمیشە بە پێشمەرگەکانی ماڵەوە ناوی دەهێنان سوپاسیان دەکەین
بۆ خزمەتی شەو و ڕۆژی دەیەها ساڵیان. سوپاسی تیمی پزیشکی تایبەتی مام دەکەین کە بۆ نزیکەی 10 ساڵە شەو و ڕۆژ لە خزمەتی بوون، بە تایبەت لەم 5 ساڵی ڕابردوو بە هاوکاری تیمی پزیشکی کۆماری ئیسلامی ئێرانەوە کە بە ئەرکی خۆیان هەستان و ئەوەی پێیان کرا کردیان. لە دڵی ئێمە هەمووتان هەمیشە ئەندامن لە خانەوادەی مام. گەورەترین شانازیە بۆ ئێمە کە بە چاوی خۆمان دوینیمان مام لە ژیانی سەختی شاخ و پێشمەرگایەتیەوە خەباتی گواستەوە بۆ شۆڕشی مەیدان و لە ئەشکەوتەکانی کوردستانەوە گەیشتە کۆشتی ئاشتی و هەڵبژێررا وەک یەکەم سەرۆک کۆماری کوردی لە مێژووی عێراقدا. ڕوونە بۆ هەموو لایەک کە ئەو کەلێنە گەورەی کە لە غیابی مام دروست بوو بە یەک یان دوو کەس پڕ ناکرێتەوە، بەڵکو بە تەبایی و یەکڕیزی گەلەکەمان دەتوانین نەهێڵین دووری مام زۆر بە میلەتەکەمانەوە دیار بێت. ئەرکە لەسەر هەمومان کە ڕێبازە پیرۆزەکەی مامی هەمووان بەرنەدەین. دوور لە سیاسەتی ڕق و کینە خەبات بکەین بۆ یەخستنەوەی ڕیزەکانی گەلەکەمان و تێپەڕاندنی دۆخە نالەبار و نەخوازراوەکان. هەر وەک چۆن مام دەیتوانی ئێران و ئەمریکا پێک بهێنێ، سوننە و شیعە و هەموو پێکاتەکانی عێراق نزیک بکاتەوە لە یەک، با پەند لە ئەزمموی وەربگرین و پشت بە ڕێبازی مام ببەستین، بە نەسرەوتن تا سەرکەوتن پێکەوە بە سەرکەوتوی ئەم قۆناغە نوێیە بەڕێوە ببین. دووبارە لە جاتی خانەوادە و کەسوکاری سەرۆک مام جەلال سوپاسی بێپایانتان ئاراستە دەکەین و دڵنیاتان دەکەینەوە کە هەر یەکەمان ڕێبازەکەی مامی گەورەتان دەپارێزین. درود بۆ گیانی پاکی هەواڵ مام جەلال و هی شەهیدانی ڕێگای ڕزگاری خوازی گەلەکەمان، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.